خواردن ئامادەکردنا ڕێکخراوی دۆستی ڕێکخراوی مرۆڤ دۆستانە بەسەرپەرشتی حاجی ئازاد عەبدولوەهاب ئارستا تقریبا ئەوە ڕەمەزانی دووەم ڕەمەزانی دووەمە هەردەست خواردنەوە بەشی ناوەخۆکان شتەی شەوکەتی تقریبا 1900 تا 2000 تابی خواردنیان بۆ ئامادەکە هەموو ڕۆژ ئفتار سایم گۆشت و برنج و مەرەگە و دەکا شلە و عازر دەکا خێرخوازیە تەبان ئەو قوتابیانی کە لێرا کار دەکەن هەموو خۆبەخشن ليتك دوما قريب الحب زاد عم العباد يا خير زاد رمضان يا شهر القرآن فيك ستافی خۆمان تقریبا دەکەینە 10 نەفەر ئەوانەی کە چێشتەکەی لێ دێنە تقریبا بەسەرپەرشتی چێشتخانەی خەرچووغا ئەوانەی کە و قوتابیانێک کە دێن خۆبەخشانێک یارمەتیمان دەگەنە 100 تا 120 قوتابی یارمەتیمان چکە هەم تێکردنەکەیە هەم برنەکەی هەم دانانەکەیە بە دوو وەز بەش دانانەکەیە ئەم ڕۆژێ برنج گۆشت ئەجا گۆشتەکە دەبتە جاروێ گۆشتی مشکە و گۆشتی حیوانیشە مەرەگەش فاسوولێیە کودیە باینجانە جاروێ دەکەینە بیریانی جاروێ سۆر دەکەینەوە جار وەڵا هەردی کەبابیشمان کردیە کەبابیش ئاوا دەکرێت ئامانجی خزمەتکردنی قوتابیانە بۆی بتوانین یارمەتیان بدەین لەم ڕەمەزانەدا کە خواردنی ئێوارەیان بۆ دابینکەین کە دەزانین هەمویان خەریکی ئەنجامدانی تاقیکردنەوەی کۆتایی و هەم کارێکی خێرخوازی شەو و هەم مرۆڤ دۆستی ئێمە دەتوانین یارمەتیان بدەین لێرەکانە بێگومان ڕێکخراوی مرۆڤ دۆستان لە سەرەتای دەستپێکردنی بەم کارەوە تا ئێستا بەڕاستی نمونەیەکی دیار لە زۆر شوێن باسی ئەم کارە دەکرێت نەک بڵێن کە ئێمە لێرەوە خۆبەخشین لە زۆر شوێن بینیمانەتەوە کە ئەمە کارێکی نایە بوو جوانە لە هیچ یەکێک لە پارێزگاکانی تر یاریمی کوردستانم ئیشە نییە ئیشێکی زۆر جوان و نایە بەلا کە لێرە دەست پێکراوە کات بۆ ئەنجامدانی ئیمتحان و سەعیکردن زۆر پێویستە و خۆشم 4 ساڵە لە بەشە ناوخۆی خواردن ئامان دەکەم دەزانم خواردن ئامادەکردن چ کاتێکت دەگرێت و یعنی کاتێکی زۆری پێویستە و خواردن ئامادەکردنش بۆتە هۆی گەڕانەوەی کاتێکی باش بۆ قوتابیان ڕاستی زۆر یارمەتی دەریان رمضان يا حبيب رمضان رمضان ليتك دوما قريب ليتك دوما قريب قوتابیانی شەوکەت کە خواردن دێ بە داخلیەکەمان هەڵساوین بە تێکردنی خواردن لە کافتریاکە بۆ قوتابیان لە کاتژمێر 5ەوە دێین بۆ کافتریا خواردن تێکەین بۆ قوتابیان بەڕاستی ئێمە بە ڕۆژینەوە و ڕەمەزان پەیامی ئاشتی و پەیامی برایەتی هەیە ڕۆحی هاوکاری وای لێ کردوین کە ئێمە خواردن تێ بکەین بۆ قوتابیان بە زمانی بە ڕۆژی خواردن تێ دەکەین و زۆر دڵخۆشم بۆی کە لەگەڵ ئەو برادەرانە کارەکانمان دەکەین و کارەکان زۆر بە باشی بەڕێوەچن ئێوە خەڵک کە قوتابیان دەچن بۆ بەربان شکاندن ئێمە خواردن تێکەین و خواردنیان لە ڕێی لیژنەیەکتر بۆ دەگوازینەوە و بۆیان دادەنێن رمضان رمضان رمضان
ليتك دوما قريب. هەموو قوتابیەک پێویست بەو خواردنە هەیە، ئەوەی بە ڕۆژەوە ئەوەی بێ ڕۆژ بشێت، چکە هەمومان لە ناو تاقیکردنەوەین. پێویستمان بەو خواردنێ و کاتێکی زۆرمان بۆ دەگەڕێنێتەوە کە تاقیکردنەوەکانی ئاخری دەست پێکردووە و دەبێ بخوێنین، بەڵام ئەو خواردنە کە دێت کاتی زۆری بۆ گەڕاندینەوەتەوە و ئیشەکەی زۆر بە باشکردن. دیارە ئەم پرۆژەی فتارکردنەوەیە 3 ساڵە بەردەوامە لە داخلی شەی شەوکەت. ئێرە ئەو خواردن ئامادەکردنە تاوان ئەم ساڵ بە سپۆنسەری ڕێکخراوی مرۆڤ دۆستانە. لێرە ئێمە وەکو قوتابی ئەرکی دابەشکردنی دەگرینە خۆ. ئێمە چەند ستافێکمان هەیە، هەر ستافە و کەسێکی هەیە لە پرسیاری ئەو ستافەیە. ستافمان هەیە تایبەت بە ڕاخستنی سفرەکە، ستافمان هەیە تایبەت بە بەشکردنی خورماکە ئەو شوێنێک کە خورماکەی تەوزیع دەکات، و ستافیشمان هەیە تایبەت بە ئەوەی کەوا ئەو شتەی خواردنێک کە خواردیان پێدەگرێت ستافی ژینگە ئەو خواردنە کۆ دەکاتەوە. چەند ستافێکی تریشمان هەیە و ستافی یەدەگیشمان هەیە، ئەگەر لە هەر کاتێک نەقسێک لە ستافەکاندا هەبێ ئێمە ئەو نەقسە پڕ دەکەینەوە بەو ستافەی. وەکو زەروری ئەم خواردنە بەڕاستی ئەرکێکی زۆر گەورەیە، چکە ئێستا هەم وەکو لایەنێکی کۆمەڵایەتی ئەو تەڵەبە هەر هەمووی لەسەر یەک سفرەی خواردن دەخوات، و هەم ئێستا کاتی ڕەمەزانە و کاتی تاقیکردنەوەکانە، قوتابی ناتوانێت خواردن ئامادە بکات، بۆیە ئەو ئامادەکردنی ئەو خواردنە هاندێرێکی زۆر باشە و ڕێخۆشخەرێکە بۆی کەوا قوتابی زیاتر هەوڵدات و زیاتر سعی بکات. ئەو خواردن کە ئێستا ڕاستەوخۆ ئێستا ئێمە بەهۆی ئەو ستافانەوە خواردن حاضر دەکەین، قوتابی ڕاستەخۆ ئەو کاتی کە بانگی فەرموو ڕاستەخۆ دێت خواردن دەخوات. سەرەتا ئێمە لەو بەشی ساحەکە خورما دابەش دەکەین، لەوێ خورما و ئاو قوتابیان دەچن لەوێ فتار دەکەنەوە و لێ ڕۆژەکەیان دەشکێنن، دواتر دێن ئەلێرە نوێژەکەیان دەکەن. طبعا لەو مسافەیدا کە ئەوان نوێژ دەکەن، ستافی ئەوەی کەوا ئامادەکاری دەکات ئەوان نوێژ ناکەن، دواتر بەزیان نوێژ دەکەن، ئەوان خەریکی ئامادەکارینە. دوای نوێژەکە کە لە نوێژەکە بوونەوە ڕاستەوخۆ ئەوان دێنە سەر سفرەکە، بە تەواوەتی ئەگەر دێنە ئێرە بە 3 شوێن ئەمە خواردنەکەدا دەنێین، جاری واشەیە زیاد دەبێت، قوتابی میوان دێ یاخود کەسی زیاتر دێت، ئێمە لە شوێنی زیاتر دابەشی دەکەین. دواتر کە خواردنەکە خوڕا، سفرەکان گوتمان ئەوەی لیژنەی ژینگەمان هەیە، ئەو سفرۆشتانە خڕ دەکاتەوە، دوای ئەوەش ئەو قوتابیانێکەوە سەرپەرشتیارن و بەهۆی دابەشکردنی خواردنەکەەوە مەشغوڵ بوون و خواردنیان بۆ نەخراوە، دواتر ئەوان نان دەخۆن. يا نور الهلال أقبل تعال فالشوق طال والقلب سما نحو السماء مترنما. وەکو ڕێکخراوی مرۆڤ دۆستان هەروەکو ساڵەکانی دیکە لێرە دەستمان پێکرد لە بەشە ناوخۆشەی شەوکەتی ڕۆژانە لە بۆ نزیشی 2000 تەڵەبە، ینی بەخۆی 1829 تەڵەبەی لێ، بەڵام خەڵکەشکەشی لێ میوان و لیلا بەلادێن بۆ 2000 تەڵەبە ڕۆژانە بەرەبانک حاضر دەکەین لە بۆیان ئینشاڵڵا. ئەمە لە 3 ڕۆژی ڕەمەزان دەستمان پێکردیە، ئینشاڵڵا هەتا کۆتایی لەوانەیە 25 ڕۆژ بەردەوامی لێ بکەن. 2 مەرحەلەیەکەم فتار دەکەنەوە، ئاو قەسپی دەخۆن، پاشان نوێژی دەکەن، پاشان دێن خواردنەکان لە بۆ حاضر کرایە دانرایە. خواردنەکە ترش و برنج و گۆشتە، قەسپ و ئاویش فتاری پێ دەکەنەوە. ئەمە وەکو ڕێکخراوی مرۆڤ دۆستان بە ئیشەکەی هەستاینە، بەڵام دیارە خەڵکەکی دیکەش کە پرۆژەکەی دەبینی بەتابێت کە لێ ئەعلام دەیبێنن، خەڵک دێ، ینی مەسەڵەن خەڵک هاتیە دەرێت کولفەی چەندە ڕۆژانەی ئەوەندەی ئەمە کولفەکەی پێ دەرێن، ئەو پارەکەی دەدا و ئیشەکەی دەکەین. ئەمە دیارە چەند ساڵێک لە بەشە ناخۆشی شەوکەت خوان ئامادەکرێت بۆ قوتابیان، بەڵام ئەم ساڵ هەموو ساڵەکان زیاتر پێویستە ببوونی ئەوەی کەەوە ئەم ساڵ کەوتنێتە ناو تاقیکردنەوەکانە، بڵێونە لێ بەڕۆژ بوون و تاقیکردنەوەکان پێکەوە لێ کات دابێتن بۆ قوتابی تۆزی ئەستەمە تایبەتی چێژ ئامادەکردن شتیوە. ئێستا ئەگەر یعنی چێشتەکە ئامادە بێت تاکو ڕادێشی زۆر بارگرانەکان سەرشامان کەمتر دەبێت. سوپاسیان دەکەین. رمضان رمضان ليتك دوما قريب. وەکو زانراوە لە بەشە ناوخۆیەکانی شەوکەت هەموو ساڵ ینی لە پێش 3 ساڵش هەر ئەو هەڵمەتە کراوە لەلایەن
خێرخوازانەوە هەڵمەتی بەربانگ هەڵمەتێکی باش بۆ قوتابیان چونکە قوتابیان لە کاتێکی هەسیادیان کاتێکی ناسکە لە چونکە ئەمتحانەکان زۆربیان کەوتنە مانجی ڕەمەزانی پیرۆز بۆیش ئامادەکردنی خواردنێک لەم جۆرە کاتێکی زۆری لەوێت ئەم هەڵمەتەش شتێکی باشە لایەن خێرخوازانەوە کاتەکەش کەم دەکاتەوە و ئەستۆ و پاڵبەستۆی لەسەر قوتابی کەم دەکاتێت. دەستخۆشی لەو کەسان دەکەم کە هەڵدەستن بە ئامادەکردنی ئەو خواردنە بۆ قوتابیان چونکە ئەم خواردنە لە چەند لایەنێکەوە گرنگی زۆری بۆ قوتابیان هەیە. یەک لەم لایەنەوە لە لایانی داراییەوە پارێکی باش بۆ قوتابیان ئەجێڕێتەوە لە لایانی کاتەوە ئێستا وەختی ئیمتیحانات و شتە کاتێکی باش بۆ قوتابیان ئەجێڕێتەوە لەبەری ئەوەی سەرقاڵ بن بە خواردن ئامادەکردن و لەبەری ئەوەی سەرقاڵ بن بە خواردن ئامادەکردن ئێتر لەو کاتە سەعیەکەی خۆیانەکەنەوە. خۆمە بەردەوام دەبین ئێستا لە 3 ڕەمەزان دەستمان پێکرد تەڵەبەکان بوون دوازیان دیاکرد ئێستا ڕۆژ چهارشەممە ئیمتیحانات دەست پێ دەکات هەتا ئاخری لەگەریان دەبێت چەند بمێنەوە لەگەریان دەبین ئەمان. لێرە دەمێ زۆر سوپاسی مەسەلەن سەرۆکاتی زانکۆی بکەم دکتۆر ئەحمەد دکتۆر شێروان کە یاریدەری سەرۆکی زانکۆیە بە قوتابیان و کاکسۆران کە بەرپرسی بەشە ناوخۆیەکانە زۆر سوپاسیان بکەمەوە ئەو قوتابیان کە 150 قوتابی خۆبەخشمانە لێرە کە ئەوان ئیشەکان زیاتر دەکەن ماندووبوونەکە زیاتر ئەوان دەکەن بەڕاستی دەمە لێرە هەم سوپاسی هەمویان بکەم ئەو قوتابیانە کە زۆر ماندوونە لە سعات 5 ڕادەست بە ئیشەکەی دەکەن ئیشەکی ئاسانیەت و بتوانین لە بۆ 2000 قوتابی لە یەک کات خواردندا بنێی بۆ پاشی چارێکگەشتەوەریان تەمەشا دەکات نەمە لێ نانیشی لێ نەخورایە هەموو خاوێن دەکرێتەوە ئەلحەمدولیلا بەرنامەی زۆر جوان لە بۆ دانرایە.